پێشمەرگە و ئاسایش و دژە تیرۆر ئۆپەراسیۆنە فراوانەکەیان لە ناوچەکانی غەڕە و پەڵکانە و دووڕاجی ئەنجامدا. ئەو سنوورەی کە دۆسیەی ئەمنیەکەی لە دەستی سوپای عێراقدایە، بەڵام ماوەیەکە بۆتە شوێنی دەرکەوتنەوەی داعش. ئەم بۆشایە قاتعی سوپای عێراقە لێرە زیاتر کوشتن و بڕین و ڕفاندن و حەشاری گەوشتەکانیان بەڕاستی وای کردووە ئەم فەراغەت دروست بە لێرە. ئێمەش توانیمان بە هاو هەمەنگی لەگەڵ سوپای عێراقە ئەوە تەمشیدی ئەم ناوچەمانە کردووە لە 5 قۆڵەوە. ناوچەیەکی دابڕاوە لە سنی هێزی پێشمەرگەدانیە لەژێر کۆنتترۆلی سوپای عێراق و سوپای عێراق فەراغێکی گەورەی دروست کردوە داعش بۆ ماوەی چەند ساڵێکە لەی ناوچەیە تەراتێنەکە شوانە ڕفێنێ تەقە لە خەڵکەکە. بۆیە هێزی پێشمەرگە چەند جارێک داوای لە سوپای عێراق کردو بە هەماهەنگی ئەم ناوچەی کێماڵ بکەین. سێ حەشارگەی نوێی داعش لەم ئۆپەراسیۆنەدا دۆزرانەوە. ئەمە یاتاق و غەرازەکانیانە لە ئێرانە، ئەمە جێ هەوانەوەیانە، ئەمە شوێنی خۆشوەردن و مانەوە و شتی تایە شاریان ئەوانە جێگەی مانەوەیانە لێرە ماونەتەوە ئەو فترێ. ناوچەکە هەتا بڵێ سەخت و پڕ هەوراز و نشێوە. داعش لە دوای لێکەوتەکانی ڕێفراندۆمەوە بۆ یەکەم جار لەم سنوورەوە پێگەی خۆی قایم کرد. لە دوای ئۆپەراسیۆنەکانی هێزی پێشمەرگە و ئاسایش لە مانگی 12 ساڵی ڕابردوو تەواوی سنوورەکە کۆنتترۆل کرا، بەڵام ئەم ناوچەیە دۆسیەی ئەمنیەکەی خراە ژێر کۆنتترۆلی سوپای عێراقەوە، بۆیە تا ئێستا داعش لێرە تەڕاتێنەکات. سوپای عێراقیش لە زەمین و ئاسمانەوە بەشداری ئۆپەراسیۆنەکەیە. زۆر شوێنی تایە کە جێگای گومان و ئەوانەوە و بۆ ئەوەش ئەتوانین بڵین لەو چێ و ماڵا چوونە زۆر ئەو شوێنانەی کە جێگای خەو و جێگای ئیسراحەت و تاکانیە کە چوونە سەری و ئەشکەوتێکی تیا بوو ئەو پێشمەرگەیەکیشمان عوبەیەکی پیاتەقی و قۆڵەکانی کەش بە هەمان شێوە ئەوان بە ئامانج و هەدەفی خۆیان گەشتون و توانیویانە شوێنەکان ئەو شوێنانەی کە پێویست بۆ تێی بچن. تەقینەوەی بۆمبە چێنداوەکانی داعش زیانی گەورەیان بە پێشمەرگە نەگەیان، بەڵام ئاماژەی ئەوەن کە داعش لە پاڵ دەستی سوپای عێراقەوە مەرامیکاری تێرۆریستی هەیە. سامان کەریم کورد، چاد نیوز، ناوچەکانی نێوان کفری خورماتوو.